من ناوم گوڵاڵە قسمانە دانیشتووی قەرەنجیرم خێزاندارم خاوەنی 4 مناڵم باوکیان نەماوە ئەی من خۆم دەوامێکم هەبوو ئیتر لە کوڕە گەورەکەم کولێ تەواو کرد لە قەرەنجی دانیشتین لە 2005ەوە هاتینەوە بۆ قەرەنجیر ئیتر لەوێ کوڕە گەورەکەم خوێندنی تەواو کرد لەوێ لە قەرەنجیر هیچ ئیش و کارێکی تیا نییە ئیتر زۆر بێزار بووین هەم خۆم هەم مناڵەکەم خۆم دەوامێکم هەبوو ئیتر مناڵەکان زۆر بێزار بوون کوڕە گەورەکەم 2 ساڵ بوو خوێندنی تەواو کردبوو هیچ ئیش و کاری نەبوو ئێمەش 2017 هاتین بۆ کەرکووک ئیتر هاتین بۆ کەرکووک مناڵەکانم ئێستا ئیشەکەن لەخوا بەزیا بێ سیانم ژنم بۆی هێناوە ئێستاکە خۆم و کوڕێ بچووکمی ساڵ و نیوەکە ئەم دوکانم داناوە لە بشراخان 23 ساڵە لەیرەیە زۆر سەرکەوتوشە لە ئیش و کارەکانی زۆر سەرکەوتووە زۆر خەڵکش خۆشیانەوێت منش لە خۆشەویستی ئەو هاتم ئەم دوکانم دانە لە تەنیشتی زەکەم هەموو ئافرەتێک لەسەر پێی خۆی بوەستێت بۆ خۆی کار بکات پێویست ناکە ئەو ڕۆژە نەماوە ئافرەت لە ماڵەوە دانشێت چاوەڕوان یەکێتر بکات بژێ ژیانی بۆی بکە با خۆشی لەسەر پێی خۆی بستێ من ئێستا خۆم هین ناکەم چەند ساڵشا باوکشیان مابوو هەر ئیش و کاری دەرەوەم کردووە باوکشیان مابوو هەر ئیش و کاری دەرەوەم کردە دوای 13 ساڵشە نەماوە هەر خۆم ئیش و کارم کردووە ئێستاکەش ڕاتبشم هەیە بەڵام هەر خۆم حەزەکەم کار بکەم دراوسێ دوکانەکانمان زۆر لەگەڵمان باشن زۆر یعنی تەرجیعمانەکەن زۆر یارمەتیمانەدەن بۆ نمونە ئیمڕۆکە براکەی بشرە نەهاتووە حتا ئێمە هاتینەوە اتفاقیان گشتیان بۆمان کامل کردبوو بیانیان لە ئەدابوومانیان کردبوو ئیتر گشتگیریمانەکەن بەڵێ بەس هەنێک یعنی خۆ شەرتی هەموو کەس وەکێک بێت هەنێک تەوانجەوە شێن و هەنێک قساکات و نەک لە این خەڵک بۆ نمونە لە کەسەکان خۆم لە کەسەکان خۆشم قساکەن من وتمە وەڵا من پیانم وتم من دوکان دانم بۆ لە هەنێک کاتشا پێویستیم پێی نییە لەبەرەوە ناڵێم یعنی من ئەوەنە حاڵم باشەوەینە بەڵام پێویستیش من بەو معاشەی خۆم بژێ ژیان خۆم دابینەکەم 3 ساڵم ڕاتمان بۆ دەرچووە بەڵام هەر حەزەکەم خۆم کارکەم